یاخوا بەخێرن سەرە و چاوم پەیامە جوانەکەی کوردستان بەڕاستی ئێمە میوانیش نین لەبەرەوە ئەم شارە حیاتە میوانی هەڵ ناگرێ هەرکەس هات خۆی بە ساحەبی شارەکە ئەزانێ سپاس بۆ خوا بۆ یادێکی خۆش و پرسکۆ و بەرەکەت بێ ئیشەڵڵا ئەمڕۆ یادمان کردوتەوە بە یادی سلێمانیەوە ئیشەڵڵا شتەکانمان شتە کوردەواریەکانمان داناوە ئەو شتە کوردەواریانە کە خەڵک پێشەنگە ئیشەڵڵا بۆم شتە کوردەواریانە ئێمە بەشداریمان کردو ئەمڕۆ لە ئیسیڤاڵێکی نمونەیدا بۆ جوانی سلێمانی بۆ پێشکەوتنی سلێمانی ئیشەڵڵا بەم شتە کوردەواریانە هاتوین پێشکەشی خەڵکیان بکەین ڕۆنەکە ئەم ڕۆنە تەبعەن نمونەییە ئەم ڕۆنە تەبعەن ئاکوڵێندرێ کە کوڵا غەل و غەشی تیا نامێنێ ئەمە بە ڕۆنی کوردی زنگ مەشهورە تەبعەن باو باپیر ئێمە ئەمەیە خوارد بۆیە تووشی هیچ شەورێک نەبوو من بینیومە یعنی ئاواهی بە چیلۆ خواردوێتی ئەی باشە بۆ تووشی شەورێک نەبوو لەبەرەوە شتێکی سەحیە لەبەرەوە شتێکی چاکە لەبەر مەڕووماڵاتی خۆمان پەروەردە ئەبێ ئەزانی لەکوێ دێت چۆن دروست دەکرێت چۆن دروست ناگرێت ئەمە شتێکی زۆر زۆر سەحیە ئەنجا ئێستا ئێمە هەمانە بڵێ سرکەی سێو ئەم سرکەی سێوە کە دروست بووە بەڕاستی دەرمانێکە بۆ هەموو قلبی ئینسان دروست بووە کەخوا لە قورئانە لە 200 بەحسە دکتۆر گیان باسیەکە ئەڵێ 200 بەحسی لەسەرە ئەم 200 بەحسە لە قورئانە لەسەر ئەم سرکەیە بەڕاستی سرکە نمونەی دەرمانێکە بۆ قەلبی ئینسان زۆر مهمە ئەمە یەکێکە لە بەرهەمە خۆماڵیەکانی خۆمان تەبعەن ئەم باسووقەم دروست کردووە ئەم باسووقە بەس ئاوی ترێ حیسێکەی لەگەڵا نییە هەموو شیرینیم شارەی نێهێنا گرێو لەگەڵاکەم بۆ سەحی لەبەر ئەوە نمونەیە باسووقەکەمانە سا زۆر خەڵک دروستیەکە بیلعمانێت بە مانگێک دوو مانگ ڕقە بێ بەس ئەمەی ئێمە وەستاکی زۆر تایبەتمان هەیە بەڕاستی نمونەیە باسووقەکەمان ئەنجا لەگەڵ شتەکانیش کەشە ساوەری کوردیمان هەیە قەرەخرمانمان هەیە فاسۆلیامان هەیە کەشکی کوردیمان هەیە ئێمە جاران تەماتە نەبوو ئەم تەماتە وشکراوەمان ئەخوارد بەڕاستی کێژێک و تایبەت مندێکی خۆی هەیە تەماتە نەبوو چەند ساڵە ئەمە چەند ساڵێکە دو ساڵ دوانزەی مانگ تەماتە هەیە خەڵک ئەمەیە خوارد ئەمە شتێکی زۆر زۆر نمونەیە لەبەر ئەوە هەڵیە گری بۆ جستان یعنی بیکەیتە هەر چێشتێکەوە تام و چێژی تایمەنمەدی خۆی هەیە ئەم سرکە هەنجوینەمان هەیە ئەمە بۆ یەکەم جارە لە هەرێمی کوردستانە دروست ببێ ئێمە ساڵێکە دوو ساڵە خەریکی ئەم بەرهەمەین لە جامیعەی سلێمانی زۆر دکتۆر دەرسیان لەسەر خوێندووە بەڕاستی زۆر شتێکی سەحیە زۆر شتێکی چاکە سوپاس بۆ خوا داومە بە هەر کەس هەژ مادەی سوودمەندی بەخشندەی گەورەی تایە یەکێکە لەو بەخشندانە کە شەکرە ناهێڵێ کە زەخت ناهێڵێ کە چەوری دڵ ناهێڵێ چەوری جگەر ناهێڵێ بەشە خوێنەکان هەمووی ڕێگەکاتەوە باقیەکتەکەی بۆ قڵەوی یعنی داومە بە هەر کەس سپاس بۆ خوا 10 کیلۆ 15 کیلۆ 20 کیلۆ دابەزیوە هاتووە دەستخۆشیان لێ کردوم لەسەر ئەم بەرەمە سپاس بۆ خوا برنجە کوردیەکەمان دەرەجەیەکی خۆمانە لەم هەرێمی کوردستانە پەروەردە بووە ئی بەردەڕەشە ئێستا لە بەردەڕەش سواز بۆخوا ئاوێک و ژنگەیەکی باش پەروەردە بۆ برنج لەبەر ئەوە برنجێکمان هەیە نمونەیە بە هەر کەسێکی فرۆشم بە شەر پێفرۆشم برنجەکانمان وەکو برنجی وڵاتان نین ئەم پلاسیکی کە بۆمان دێن و هەموو عالەمیان تووشی دەرکردووە بەڕاستی برنجە کوردەواریەکان بگەڕێنەوە بۆ شتە کوردەوارەکانی خۆمان جاران ساڵان بە بیرمە کابرا مانگی 2 کەڕەتی برنجە خوارد هەفتەی کەڕەتێکی خوارد زۆر زۆر سەحی بوو زۆر زۆر چاک بوو فقط ئەم برنجانەی کە بۆمان دێن نازانم چۆن پەروەردە بووە یعنی لە فەیسبووکە بڵاو یەکەنەوە هەر لایلۆنێکی ڕووتە بۆ ئەو برنجە دانی ساڵ 12 بۆ هیچ دەردێک عیلەتێکی نییە برنجە کوردەکەی خۆمان دوای ساڵێک کرم لێیە و ئەسپێ لێیە لەبەر ئەوە ئەمە بە سەرچووی تیا دەرەکەوێت بەس ئەو بە سەرچووی تیا دەرناکەوێت من یەکەم جارمە لەگەڵ دادە چرایە بەشداریەکەم لە یادی سلێمانیە تر پێشم خۆش بوو بێم بۆ ئێرە ینی خۆم خەڵکی سلێمانیم و لەم گەڕەکەشان لەدایک بووم
تر پێم خۆش لەم یادەشان ڕژداری بکەم. سەرەتا ناساندنی بەرەمەکانمانە جارێککە بۆ نمونە سەمەنیم هەیە لەوێ سەمەنیم دروست کردو ئەوەش لۆگۆکەیەتی با بڵێن هەڵم ماسیوە خۆم سەمەنی دروستەکەم پێشم خۆش بوو بە خواردنێکی کوردەواری کەلانە بەشداری بکەم لەگەڵ ناوساچی بەڕاستی خۆشترین شار لە هەموو دنیا شاری سلێمانیە بۆ ڕۆشنبیرەکەی بۆ کەسە تێگەیشتۆکانمان یعنی بەڕاستیەکەی بۆ ئەو هەست و نەستە جوانە ئەو خەڵکە جوانی کە هەمانە خۆشم وتم مناڵێم گەڕەکەم فستیڤالێک بەشداری بکرد ئەوش چەند ساڵەی یادی سلێمانیدا هەموو ساڵانێک بەشداری ئەم فستیڤالە ناکەم ئەم ڕۆژ بەکاری دەستەکانم ئامادە بووم بەکارە جوانەکانمان ئەمەش یەکێکە لە سەنعەتەکانی خۆمان من ئەم کوردانم هێنا لەبێ شایەرمی لێم دەستەکەم بە دروستکردنی ئیشەکانم و بە وردە بیرم لێ کردەوەنی ئیشێکی زۆر جوان بکەم ئەمیشە شتێکی زۆر جوانە سەرڕاکێش من دووسەر ماسەوە ئیشی دەستی یەکەم خۆم ئەمە مەبێ شایەرمی لێم دەستەکەم بە دروستکردنی ئەم شۆرەشانم وردە ئەێنم لای خۆمەوانێ و یارمەکی لێم بەردەکە دانە ڕێسپێس دایان ئەنێم و دەست ئەەکەم بە شۆرێشەکانم من دەستپێکردێکی ئێمە دەستماکە بەشکردن و بەکارکردن بە خۆشحابوون ئەوانەیە من زۆرم بێخۆش بوو لە ڕۆژێکی یادی سلێمانی دەنێرە ئەکرێت دەوانەیە من ئەم فستیڤاڵە و ئەم ڕێخستنە جوانە دانێرە کراوە بە خۆشحابوون ئەوانەیە بە ئیشی کوردان و شۆنگرن نەس و شوێن نەقڵ و بەوانە بەشداریم کردنە فستیڤاڵەیە من خۆم دێشی دەستی یەکەم مرتاحم بێەوەی ئەلحەمدولیلا سپاس بخۆی گەورە زۆرم بێخۆش بوو یادێکی زۆر یادێکی سلێمانی ئەکرێتەوە ماڵی جاران لەم فستیڤاڵەیە من دیقەتی فستیڤاڵەکەمە زۆر بەلامەوە جوان بوو بە لامەوانەیە سرنجم هاتە سەر فستیڤاڵەکە دەنەبەر ئەوەی نانە ماڵی جارانە تە فستیڤاڵێکی جاگرا یعنی من زۆر هەزمە ژیر و هاتم ئێرە من مرتاح بووم سێرەکەم شتێکی جوانیان کردو و ڕازانەوەیەکی شاست